اللهم صل وسلم وبارك على محمد وعلى آل محمد رسولنا النبي الأمي المبعوث رحمة للعالمين خاتم الأنبياء والمرسلين نور هذه الأمة وضياؤها وشفيعنا يوم الحساب. سڵاو هاوڕێیانی خۆشەویست بەخێربێنەوە ڤیدیۆیەکی تر لە فیفا 23 و لە پلێرەکەی کە دروستمان کرد بە ناوی عەبدوڵڵا هاتینەوەلاتان نازان پارتی چەنەوە بەڵام گەشتینە ئەوەی کە لە کوپی ئیسپانیا لە سیمی فیناڵ یاریەکمان کرد لەگەڵ ئەم یانەیە ئەوێ دوو یاری لەگەڵا بکەین یاریەکیان ساحەیەمە یاریەکیان ساحەیە و یاریەکەممان کرد 2-0 لێمان بەردەوە ئەمەش یاری دووەمە دوای ئەوە ئەچین یاری چامپیۆنزلیگ یاری دووەم بەرامبەر پاریس سەن جێرمان کە 3-0 لێ بردوینێتەوە حاڵمان زۆر شەڕە جاکردومە بە لینجێ دەری و ئەوێ لێی بینەوە و ئیشەڵا لێ بینەوە و لایک و سەبسکرایب لەبیرمەکەن و باوەڕێنە ناو یاریەکە با سەرێکی ڕێکۆرد بکەین هەر لەیسەوە جا ئەوە لە ڤیدۆکەی وتم ئەبم بە کۆنتڕۆڵ تیمە یعنی کۆ هەموو تیمەکە بەدەست من بێ بەس وای لێ ناکەین چونکە ئێمە بەزە و پلێرەمان دروست کرد بێ هەوڵ بین بەزە و باشکین ئەگەر خۆمان بین هەستەکەم ئاسانترە بێ تۆ هەوڵی هەچی تۆپەیی بۆ و گۆڵەکە وا خۆش نییە سەی ڕۆناڵدۆ کاسلمیرۆ و میلیتا و مۆدریچ ساحەی خۆمانێکەواتەوە بزانم لەوە ناچی نە ساحەیەوانەتەوە بەخێربێنە بۆ یاریەکی دووەمی ئەو شوێنەوە ڕیال مەدرید لە کوپی ئیسپانیا کە ڕیال مەدرید یاری پێشوو 2-0 لێ بردەوە ئەوە ڕقەمەی ڕێیتینگ وین 2 گۆڵ یاڵ بسم الله بەس تۆپێکم بۆ هەڵان هەتا هێزم دیای بە ڕاکەم لەمەی فەوتێنە هەڵێرە هەڵێرە دەبووای لێەکەی دەبیگرن کاکە عیبە Rumours coming out of the camp, Stuart, are that this may be his last season, but he's considering hanging up his boots. Well, if it is true, he'll be a big miss to everybody. He's been such a great player for them, but I'm always pleased to see a player retire before his powers start to wane. At the moment, chance to run at them. Oh, he's left his marker for dead. That's not a bad ball. لە پێشی خا دەبڕۆ دەی وەڵی دەرچوو گێڕام و کەسی تیاونە و پاسێکی بەمێ هەی ئەو بوون بە ئاسانی دایەگری هذا وخليه بيرمجته Always difficult to predict in advance who might decide a game, but you could make a strong case for this man, I think, Stuart. What are you expecting to see? يكسر لي سنة هذه تجي كيف شوي وجيت كورتو برو قربان گۆڵە دەی ئەو برانە ڕۆبوو گۆڵی بۆ ناکرێت کورە گۆڵی بۆ ناکرێەوە بۆ قاچی لار بوو هەموویە بەسەریە برانە ڕۆژ شودی جوانم بۆیەوە لی نازانمەوە بۆ
هیچ ساحەکەیە فێر نیم. Thomas. Luis Milla. Now with Arambari. Moving the ball nicely, looking for that final pass. ئەی Well, بژیت honestly, I didn't mean to jinx them. Just wasn't a very good pass finally. دەتخوا بۆ وای لێەکەیت. Very quick چۆن thinking دەرەچێ there. بەس تۆپەکەی بۆ دەرناکەن. Borja Mayoral. گۆڵ نەکا وەرە دەی وەرە وەرە وەرەدە Federico Valverde. Mendy. تخواوە ئەسیستە بە حساب Well read to win possession back. فاول و فاول بوویتە بۆ ویداندان نییە Abdullah. Failure to یەک هەنگاوی دە بڕۆشتایە گۆڵ بوو. Well, he keeps going. گرتوویەتی Holding it up, waiting for support to فاول That'll be a free kick. دوایی هێزی تیا نامێنێت ئێستا بۆ سەریعە و گۆڵ نەگە دوای هەر هێز نامێنێت. Well, straight into the meat of the penalty area. Well, they couldn't take advantage of the opportunity. And a good challenge to Raga, bring raga, that raga. attack to an end. کورە بۆی کۆنتڕۆڵ ناکرێونە سەریع بێ. And Eh, thwarted there ta, ta. following the cross. Well, a touch off the defender last of all. So a جەماعەتەوە چۆن وای لێکم بێتە ناوە ناتان بۆ ناواسێ بۆ کەلە. Can he do it from ئەخ Well, no degree دەبا of سەکاکە واز بێنە وەڵی هەر ڕێک هەڵی ئەمەنەوەیەکە نایڵێ. Luke Thomas. And Mitrovic. Domingos Duarte. ئەوە جەمیەکەم تاوا بۆ بکوێ The half-time whistle, and that's going to be all. وەڵا برا گۆڵمان بۆ نەگرە حاڵمان شەڕە حاڵمان شەڕێکی دوو گۆڵ لە پێشم. Away they go again. Second half is underway here. ئێکاکە بوو بۆ من بۆ نایە بە ڕۆناڵدۆ جارێ. Nemanja Maksimovic. Promising possession this. داڵیە Excellent defending. ئەی بژیت ئەوە ئەسیستە. Real in a good position out wide. نەگەشت That was a وەڵاوێتم لێ یایکا بە گۆڵە. نایڵێت really a very poor ball. Takes the shot. No way through. بەرهانە ڕۆ تۆپە جوانانە چی لێگەن. Luke Thomas. دەبوو نایگری Nemanja Maksimovic. And take it away. Ronaldo. ئەوە خۆشم لەو خراپتر بە حساب لەگەڵ یا ڕێم Passing. لە قاچی دەرچووتەوە گۆڵ It's got to be. نازانم چۆن گۆڵی نەکرد. Well, that had to be a goal, didn't it? What a stop that is. ئەوە کێ دابەزی And time for the change now. ڕۆناڵدۆ بۆ To بەنزیمە the goalkeeper. داڵیە Modric. Eder Militao. Marco Asensio. Well, very effective play in possession. Modric. Will he find the net? ئەوە گۆڵە ئەبێ ئاوا هجووم بی ئەزیزاکەم ئەبێ ئاوا بین ببین ئەها خۆی لە ناوانیە سوو خۆی لە ناوانیە گۆڵی بۆ ئەکەین
سەیری Well, I have to say, ها چۆن هاتم بۆ بینەوەی he skips past his marker and that gives him the Hey, space to Bijit. get his shot away. Excellent stuff from him. بالای بینەوە با دەست پێکەینەوە Might be getting away from them. 3-0 on aggregate. 7.5 ڕێتینگ Much useful play. Asensio. دەستخوا گورانی فۆتانیان Giving it away. Well, this is the home of live football, and we have more action from La Liga coming up. هەڵا for you. فاوڵەکەمانە ویست Getafe, and they'll be facing Espanyol. And still danger کاکە here. کیوتی فاوڵەکەم نێ وەڵای ویستم بیگرێت Well, what a magnificent save that was. It really was top-class goalkeeping. Well, who knows? He might be called دەلەیە upon again. دەلەیە Still some برارە defending ڕۆ to do. Over the byline. وەچی بوو A goal kick. Stoppage in play and a chance for the referee to go back and retrospectively hand Hakimi out a وەکێ yellow card. مێندی Decent progress with the Ha. ball at his feet. گۆڵ Karim Benzema in the thick of things. کەریم حاجی کەریم بووە کا بۆ گۆڵ ناکە This is نەگەشت the home of live football, and we have more action from La Liga coming up for you. It's Real Madrid against Atletico. Well, he has the measure of his opponent. نەکە 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 Wonderful ماکە chance. کاکە مەکە حەز ناکەم گۆڵکەن Exactly what they were hoping to produce. واقعی They delivered the goal. So the aggregate advantage 3-1. And into the last 15 minutes of action. And teammates to play it to. Can they convert? بەرەوە بۆ لینەیە Squandered opportunity, Stuart. وڵا هیلاک بووە Waste that is. It's far too easy for the keeper. He should have made him work harder there. Out of play, Real Madrid. زۆر هیلاکە بێت لەو کاتانەیە کە ئاوا زۆر سەریع ئەو شتان ڕاکات And in with a real chance. دەبووەکەن The officials is offside. Well, he just یەک ئەسیست کرە گۆڵێ شتێکی ترم کرا زۆر چاو Work harder to keep on side and be ready for the chance. Luis Milla. Thomas. نەکەی نەکەی Always left his marker for dead. Eh. Timely intervention. Abdullah. نایڵێ تا هێزی تێنەمەوە ئەم هجوومە بەم و دەیابەڵزێنم Only 5 minutes left for play and tension galore with the teams locked together. Can they create something? دەی Great تو chance to خوا make it a بۆ brace, گۆڵ but نەبوو the keeper had his say. لای خۆم نەمزانی Second لێیم goal soon. He's been brilliant today. Here it is now, a substitution. And they need to get tighter, putting his body on the line. ئاگاتان لێ هێزیتیان نییە بەدام بەڵزێن ئەو خۆ تا دەقە تاوا بوو وەڵای نەمزانی ئەو نیمەوە Well, the stoppage time situation, 1 minute here. وەڵا تاوا بوو دانەبەزین Whistle, and it is official تا now. دەست The خۆش visitors are on their way to the final. Well, over the two games, they played some really good بردمانەوە گۆڵێکیشمان So کرد the match is under. ئاسمان خراپەوە 8.2 وینەکەشمان هەیە بەس ئەسیستەکەمان لەوە ناچێ هەبێ چونکە یەک گۆڵمان کردووە ئەوە تا زەربێکی لێەوە قەی ناکە نامانوێ تەواوە دەستخۆش ئەوە لەومان بدوێتەوە بەرە کێکەوتین ئەتلەتیکۆ مەدرید لە فیناڵ کەواتە پارتەکەتر ئەوە بێت با بڕۆین
جەماعەتی خۆشەویست گەشتینە ئێرە یاری دومی چامپیۆنزلیگ یاریەکەی پێشوو لە پارتی پێشوو کردمان کە 3 هیچ لێ بردینەتەوە کەواتە بێ ئێمە هیچ نەبێ 3 گۆڵکین بۆ تەعادولیان 4 گۆڵکین بۆ برنەوە تۆزە خوێنەکەشمان کەمە ئەمباپێ و تەرتیبات با بڕێنە ناوە ئیشەڵای وێنەوە 5 دەقەی لینجە دەری با بڕێن ئای لەوە ساحەی خۆمانەوە یاری گەڕانەوە بێ بەخێ بێنەوە یاری نێوان ڕیاڵ مەدرید و پاریس سەن جێرمان لە چامپیۆنزلیگ ئەمە لابین ئەبێ هیچ نەبێ 3 گۆڵ بکەین Well, Derek, I have to say, PSG were brilliant in that first leg. They completely dominated the game. دەیوتم بەشکێکم گۆڵ بێت بۆ خۆم چوومە دووەوە غەڵەتم نەکەی نەک گۆڵکە پشتمان نەشکێ دەلەی سەنەوە هەڵیە خوای گەورە ئاوا نابێ زۆر بەخواتن کاکە بۆ من دانێنە بەدەمتەیە دەیەکێ بڕە ناڵێت ئەگەتان لێ چیەکە بەرانە ڕۆچی ئەگە هەر نایڵێت تۆ پێ لێم گۆڵچێکەمان نەبینیەوە بزانم دەی ڕۆدریگێر ئەی بژیت هەوو بۆوێ تا پێشی خەن لە گۆڵ توخوا چی گۆڵ ناکەی هەونم هەر لێ دەزاوە هەر لەم ڤیدۆیە هەیەماچوو گۆڵی بۆ ناکرێت و بۆی ناکرێ ئەی بژیت بەس هەر بۆی ناکرێ چسی ئەمباپی گە لەوێەوە نەکەی 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 ئەوانە شکر گۆڵ نابێ لە بۆ زوڵی نایی ئەوە چی بوو مەساو نەبێ دەسووریگە دانێکماوە تەڕکە
بۆ یەکسەر بۆ دەلەی چەنە عەیبە نێڵی بە قوربانە Rodrigo. Abdullah. لە دانەیە دەریەکەوی دەرناچ Deulofeu. Here's Fabian. Hernandez. بەژیم And on to Alexander Arnold. داڵیە دەتوخوا ئەگەتان لێ هەڵینایە Away by Real Madrid. Theo Hernandez. Renato Sanchez. Here's Marquinhos. Regained possession. This looks promising out wide. دە گۆڵ ئەخ وەڵای زۆر جوان بوو Pulls with the corner. نایڵێ And that is that half-time. Yeah, they here at the call key. Spanish capital. هو لو يا بخريبات لي جمرة نفو So the Champions League round of 16, second leg. The second half is underway. ددي Benassi. And Renato Sanchez with it now. اي بشيت هليا 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 This might be the perfect counter-attacking opportunity. لو هنگاوية هاكا زور بيشيخا Nothing in the end. پاساتەکەش بێ فریان ناکەوێ And another treat from La Liga coming up for you live here on EA TV. بژیت Real Madrid هەمەزانی versus Valencia. ئەیگرێت و ئۆفسایدە بەس نەیگرت Advantages with PSG. Fabian. Hernandez. دەڕۆبۆی بیگرە بیکوژە کورەوە چۆن بڵێم شەت حێگی لێدە Was a move of great promise. They could easily have been in. Federico Valverde. He read the situation. Oh, he defensively lagged on and did kid. his job. نابوانە بجوڵامە Fabian. An effective ball. بە تۆزە ئیسراحەت کاوزان سەریع بێتەوە Sanchez. Doing well to keep possession. And very deftly cut out. ئەها سەریع بوو Maybe creative from here. Happy to take on the shot. تا هەر کۆڕناڵەکەش بێ باش Good goalkeeping. Vini PSG how? switch things around on the personnel front. دە گۆڵێنەوە یەکەم بۆکە نایاڵێت حەربێت لیگە Nearly on target, not quite though. Yeah, very nearly, but ڕۆناڵدۆ covered. It wasn't really a great effort. کی بۆ داوەزی Well, Real Madrid are Mendy going to bu. make the change now. ئەلابە ئەلە لێم تێگەچ
Marquinhos hanging on to the ball in this fashion suits them. Now they've lost it. The pass ba. لوکاتانە ناوێری داوای پاسێشکی چونکە ئەگە بداتی یەکسە پاسەکە ئەی فوتێنی to go to the bench at this stage of the game. Mbappe and returns to Deulofeu. Possession lost, intercepted. Toni Kroos. Rudiger has it. Vinicius Junior. Excellent vision. دبرو تو خوا دبرو. ئەو نەخاوەتەوە تامیدیانەمەوە. هەڵامەکە دای بەزێنم. نەکەی دەمەکە کاکە بۆ گۆڵەکەی هەڵای وای نەمێڵای بشکێنێتە قینە تازە نەوەش غەڵەتێکی تر سێگە سێ ئێبراوە وەزعە واچ بازانین چیە بێت بازان بەبێ مجوان ڕاکت خۆ سەریان کرد کردیان بە پێنج وڵای مەعقۆلیان لە چامپیۆنزلیگ دەربکری بۆ ناخۆشیە بەس ئاستیشی نزمەوی من ئەوەی هەیە لە کۆرناڵە ناچێتە جێیکە لە بۆ باڵا بەرزی وز بۆ جامپۆ هەنێشتی هەیە نازاب چۆ دەگرێت دەبڕۆ بۆی گێڕیدەوە دەبڕۆ ڤینیسیوس کورە ئەو هەمووی دیان نازانم بۆ گۆڵیان بۆ ناگرێت ئەی بژین دەستان خۆش هەر جوان گۆڵێ ئەی بژیت با ئەمە داوێ تاوا دەقینەوەیە بەڵ ئەوی گۆڵی دووەم هەر زۆر نازان بە جۆرێ بوو ئەوە گۆڵی ئاخیرەمیش بەزانم ئێمباپی چێگە نێ ئەو کرایە دەرە لە چامپیۆنزلیگ شانازیەوە چونکە ئاسمان باش نەبوو ئەوێ ئاسمان بەرزکەینەوە بۆ ساڵێکی تر کاسەکەی ئەو شوێنی ترەبین فەرقی چیە ئەوە ڕێڵ دۆڕانی ئەتلەتیکۆ بردیتیەوە ئەو ئاربی نازام چی بدیتیەوە ڕید بۆڵ دۆڕاوە بە دۆتمۆند لەم لاشەوەکە برێتیەوە بەرشە بردیتیەوە یۆ مانسیتی لەگەڵ میلان سوپرس ئەوە بزە سوپرس شتیوە نووسراوە جەماعەت ئەمە دەرکراین کەواتە بێ یاریەکانی لالیگاتان بۆ پەخشکەم لەگەڵ ئەو یاری کۆتایی ئەتلەتیکۆ مەدرید ئەم یاری یعنی پارتەکەتە بارشەلۆنە و ئەتلەتیکۆ مەدرید هیوادارم ڤیدیۆکەتان بەدڵ بێت و تا ڤیدیۆیەکی تر و پارتێکی تریش خواتان لەگەڵ هیوادارم لایک و سەبسکرایب لەبیر نەکەن و هەر لە خۆشییا بن و خواتان لەگەڵ